چەند کاتژمێرێک تێپەڕیوە بەسەر نەشتەرگەریەکەی. مامۆستا محەممەد بەم جۆرە بە گوتەی پزیشکەکەی بۆ باشتربوونی تەندروستی دەبێت پیاسەیەک بکات. ئازاری دەرونی لە ئازاری شوێن چەقۆیەکەی کە قوتابی خۆی لە پشتەوە لێیداوە زۆر زیاترە. محەممەد جەلال یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەی ئامادەی زۆزکی کوڕان لە هەولێر ماوەی 11 ساڵە ئەرکی خۆی بەجێ دەگەێنێت و وەکو بۆم باز دەکا یەکەم جارە تووشی ئەم جۆرە کاردانەوە بێت لەلایەن قوتابیەوە. ئەو دەڵێ هیچ دەمەقاڵەیەک لە نێوان ئەو قوتابێکە ڕووی نەداوە و زۆر بە ئارامیش لەگە قوتابێکە قسەی کردووە. ئەگەر دەمەقاڵێک ڕووی بدایە ئەو کاتە دەمگوت لەوانەیە هۆکاری فعل و ڕەتفعل بووە، بەڵام هیچ دەمەقاڵەیەکمان لە نێوان ڕوونەدا. ئەو لە پشتەوە دیارە ینی ئامادەکاری کردبوو بۆ ئەو تاوانە. کاتێک ویستم سواری سیارە وتی مامۆستا فەسڵ دەکرێم وتم ناجان بەیانی ئەتا وشەی جانم لەگەڵ بەکارهێنا زۆر بەنەرمی وتم بەیانی باوکت بێنە ئێمە تەعاودی لێ وەردەگرین جارشتە تشتی وا مێنەوەرەوە مەکتەب چونکە تۆ قوتابی و پێویست بدام بۆ کەس ینی بۆ لەناو پۆل پێت بێ بۆ پاراستنی مامۆستا ینی بەڕاستی ئەوە چەندە حاڵەتە ئێمە گوێمان لێ دەبێت. ینی ئەوە منم یەک لە قوربانیەکان مامۆستا بە گولە لێ درراوە، مامۆستا سیارەی شێوێنراوە، مامۆستا تادید کراوە، مامۆستا کۆمەڵێک شتی بەرامبەر کراوە. قوتابخانەی ئامادەیی زۆزکی کوڕانە و شوێنەی مامۆستای بەچەقۆی قوتابیەکەی لێرە بریندار دەکرێت. بەڕێوەبەری قوتابخانەکە باسی گرنگی پەروەردەی خێزانی و ژینگەی قوتابیان دەکات. دەڵێ ئێمە ماگانە ئەرکی گەڕان و پشکنی لەناو قوتابیان ئەنجام دەدەین بۆ دەست بە سەرداگرتنی کەلوپەلی قەدەغە کراو. هەروەها دەڵێ دەبێ وەزارەتی پەروەردە مافی مامۆستا بپارێزێ بۆ ئەوەی حاڵەتی لەو جۆرە دووبارە نەبێتەوە. سەبارەت بەم قوتابیەش دەڵێ دوای کۆبوونەوەی لێژنەی قوتابخانە ئەم قوتابیە لە قوتابخانە دوور دەخرێتەوە. باوکی قوتابەکەی 2000 ئەوروپاییەوەی بە من کردی و زۆر داوای لێبوردن و ئەشتانەی کردی وەکو باوک داوای لێبوردنی زۆر کردی و حەزیش لێ لە کۆنتاک دابی لەگەر خێزانی مامۆستا محەممەدی بۆ ئەوەی پەیوەندێک دروست کاتەوە لە ئەوەکان ئاسایی بکاتەوە یان بە هەر زۆر لە زۆرەکامی، بەڵام لە هەموو حالەتە چی ئەوە شکۆی مامۆستای شکایە ئەمە بەڕاستی پشگیری مامۆستای دەکەین هەرگیز لەگە ئەو حالەتە ناشینانە نینە. ئەو شێوازانە بەڕاستی هیچ دەگەڕێتەوە زۆری لۆ خێزانەکەی دەگەڕێتەوە بەڕاستیگەر. چەند کاتژمێرێ دوای ڕووداوەکە پۆلیسی هەولێر دەستی با لێکۆڵینەوە کرد و قوتابێکە کە تەمەنی 18 ساڵە دەستگیر کرا و پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ دەکرێتەوە. مامۆستا وەکو کەسێکی پیاوی عقبەت وایە لە شوێنی کارکردنی کە هێرشی بکرێتە سەر ئەوە کارێکە کە بەڕاستی جێگەی هەڵوێستا و ئیجاتە یاسایەکانیش کەمەک لەو ڕۆوە توندوتۆڵن بۆ ئەوەی ڕێکاری یاسای خۆی بگرێتە بەر ئەوش بۆ سزایەکەشی بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە بڕیار دەداتن لەسەر بە چمادەیەک و بە شێوازێک دادگایی بکرێت. بابەی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە هەڵگرتنی کەلوپەلی وەک چەقۆ و زنجیر، دەمبۆکس، جگەرە، چەرخ، لێزەر و ملوانکە و ئەنگوستیلە لەلایەن قوتابیەوە قەدەغە کراوە. لە هەمان کاتیش بێڕێزی بەرامبەر بە مامۆستایان و دەستێک هاجێڕی نابێ بکرێت. بەم جۆرەش بەڵێننامەی تایبەت لەلایەن بەخێوکەری قوتابی پڕدەکرێتەوە. پشکنین و گەڕانیش لەلایەن یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانە لە هەولێر و گرتنی ئەم جۆرە کەرستانە لە دەست قوتابیەک برینداربوونی مامۆستایەکی لێکەوتەوە. هێرە مۆلودی، کوردستان 24 هەولێر.